ئەی خۆی گەورە ئەو ڕۆژە ڕۆژە چی بوو تووشی بوو پێشتر شام بە سەپان نازانی شەقم لە دەفتەرە دۆلار هەڵەیە ئێستاش مفلیس بووم یەک دینارم پێ نەماوە با بچمە لای نادری مریشک فرۆش و تۆ قەرزی لێ بکەم ناسەمی شتیوانەکەی خۆ کەرنەکەیت نادردەمی شڕە بە قورئان خەڵک تێبگوێنێ حیا و ناموس دەبات کورە سەمیر دەبڕ دێ آخر سەمیر بەک حیا دەچێت ها سەمیر بەک قڕحێو لە سەمیر بەک سەمیر تەڕەماش آخر بەگە بینی و دینایە لە گیرفانیانە بێ نازانم بچم ناچم ئەخوا ناچم سەمیری ناموبارەک سەمیری تەڕەماش دەوەرە لە ڕووبێ بڵۆ داوای قەرز ئەلەمە بکە و لایەکێ باسی کە ناموس مەچێت وەرە دەیەڵە سەمیر قابل تۆ ئەوڵ و ئەخیر کەس نی ئیفلاسی کردووە خەڵکی وای ئیفلاسی کردو من لە چاوێت تڕیکەریش نیم تۆ با بچم بزانم بەش و زانم سلام علیکم عليك السلام كورة من شي بينام يا اخوا بخير شو مالك يا اخوا بخير ولا شو دم باستو والله بحشي وضعه دم باستو يا اخوا بخير بي تو شو قلت تو وازو بين باشا تو جاران احاديا ورقه بوليا يا سوقتك كده انا بوم برك دي دش وشو انا دابزي والله اوين راسي بها تو جو قلت يا كوشتي ناسكم بو هاتوها تيجي بودان درجية. باشا. ده تواز لو أو بشتى مغزى مناوي. شو هالخمسة قبل ما يلو تروس أخويا برجع. بيزي. ده تويل يقسم كم. براسو. يا عربي وبواقع. من تأجيز مية تنزوره. آخر روحك من. جو بقرا. أوا شش حاول تقولي شو داناي قير وسيناشي يشم. أجر يشم بيوم بابا. لو باكم بحرام. أنا تبي الأقسام كم كاكا. ياك جرم بوهاتو جري ناسك. أنا تبي الأقسام كم كاكا. شيتي كردم برا أخي دوتم بشتغل بوداناي أزاي بوشي هاتوم جا داي سمير كيدت بردم خود داي بيبله نكي سمير خو كرنكي ور بابا أما قرزي لي بكم حقي قرآن لا يخلق باس يكاتو حياة وشرفيش بجد سناكم شيو كاك مو بدك هيج كاكا هيج بقى بو شو دورة بو شو مرة ده بشتغل بوداناي قينا بحافظ تينا قيشو باشا حد بو بردا جوتا قلنا بو بردا كيف خويتي والله بس سبيح خان جاي متماني منه معلوم منالي نية هم يجنوا منالي هي ناشتة مجلسي جنان باشترين شدوي بس سبيح خان بلهم بيرم أنا مكاكشتي قرز مباريف سري ما قدمه بيبر جوان ليمو سندي يبقوندي خومانا ديورنوا هرزانا بالاكستانا تشاد هواكي ساردو سرمايا السلام عليكم عليكم السلام باشي كاك سمي باشي شو الأحوال باشا سلام بيا أخوان سيدي هالبجيرة والله بوشتيك هاتوم بس زين شو الليلة بكلكي وتنا بازارك قربالغه أقل لقلنا بيتي أو سوتشة يقدقوا ما من تمام شو أنا من بيب مشتري بها أخذ أزاين شون أوي كمان ما بس من لين بازارها ناوز إذا تتأبي ولا دو كلمة لقل على مور وجيك ود زوري بنات هل يقدق دبش فر ممنون فر كاك سمي شكوت شيء أنا بنا كم بجي هشتوا باش هل يقدق دو بس لقل على مور هم سيري أنا كان أخذ قربالغ شو أنا كبكلك ناتو ولا آخر نابي أبو كم بيا أنا بنا كم مشتري كان مستعرون أبو شيء فيها كم سبيحة خان وين بيشكو شكوت شيء بلما كاك سمي دين خيراك هالخمس سير بنا أزام سبيحة خان بوي اللي بيمنوتي براسي زوزور استيحاب حزم كده عاد وبدو يا كلمة هي في بلي متواضع كلمة زوزو قرب على بوت كيتشك ما بين أخوات باشا تبي بربو يلا سبيحة خان وراسي الناس حبو
چی دەبێ لە قسە بکە دەبانەکە بەجێ چی قسە بکەم خەتاب لێەوە ڕێبینینی ناموسم چوو ئابڕم چوو بە حەقی بۆ چی بۆ تا ناموس وەرە قسەیە بکەوێتە زارەیەکەوێتە شارێ دە تۆ بڕ لە عەربانەکە من مەمنونی تۆم زۆر مەمنونم تۆ بڕخوا حافیزی بێتەوە ئەو ناموسم چوو ئابڕم چوو چی بکە کەسە نازانم ها تازە خەتاب بینی چی بکەم یا رب العالمین ئەگە بچم بۆ خەڵکی ڕوونکەمەوە بابە غەڵەت تێنەگەن برمزام لەگەڵ سەبیحەخانە وەڵا هیچم نەوتووە ئەگە بچم بۆ خەڵکی ڕوونکەمەوانێ بۆ قورعانەی پێ بوو هاچەنێک قوبڵی ناکە ئەو قورعانە ڕێک بۆ زۆعگە ئەوەیەکە بۆ باس زەمان بێ جارە خۆ تەوە ڕێک ئەوەیە ڕێگەوەی کە بۆم باسکی دیێرەوە ئەو ئەزانم بەچی پێەکەن بەچی بێگەن ئەگەر بۆ ئەو مۆزوعی من و سەبیحەخان ڕێنوانە بوو سەبیحەخان وەکو خوشکم وایە بۆ معلوماتان ها بەخوا بچاوتا دیارە مادەم بای سەبیحەخانەکەی شتێکە قەومانوە بابا عیبە ناکەیت تۆ کاک سەمیرێک دەقی چێ باشی سەبیحەخانی گرەوە گڕێگرتووە آخر سەی چاوتانەکەم چاوتانە خوێن و نەزانم باسی موزوعەکەن واش نەبوو سەبیحەخان من چوم سەوزەی لێ بکڕم نیازیشم هەبوو قەرزی لێکەم ئیتر خەتا بینیمی خوا بڵێم ماڵیم بەقۆڕ کرد بۆ خاتی پێخەبەر ئاوا بەزمەکەی بۆ یعنی حاصڵە کرد دەوڵای بابا عیبە دەوڵای شتی پێم خۆم باسی ئەومان ناکرد بەس مادام خۆدەوە باسی سەبیحەکەی دیارە شتێکی کرد بەس بابا معلومات لەمە من گۆشتی لاڕانی خۆمە خۆم لە منەتی تۆ باشترە مەی خۆ بۆی دانای وەرە وەڵای مادەمەوە نەبێ منەتیەوە جووتەکەم بۆ داناوی بەس وەڵای بێم بە هەموو مەولوی بیخوا دەکوای کوایە بۆ دانێ باسی باسی دوایی مانگرەوە حتی من کابرا زۆر بیاخلازە ئەزانێ بەس دیارە کردنیشی والله چی بوو؟ چی بوو؟ نازانم هاتوو بگیتی بوو ئەو چی بوو؟ ئەیە ڕۆسارا تو ئەوە لەمە تێگەیشتی چە ساڵە بشتەری بنی بەخۆی لە شتەچوو نا دڵە بۆشتی خراپ نەچێ نازەوە خەڵکە بۆای لە هاتووە دوو کە زەوی قساکەن دڵیان بۆشتی خراپە چێ یاڕوا خۆیان خراپە و ڕووپێکەکەینەتان لە چییە؟ هیچ بووە؟ خۆتزانی نازانم ئاخ بۆ خۆمەزانم چییە مەسەلەکە با تێ بگەم منیش؟ وڵی نازانم چی بوو ئەو ڕۆژ وەرە ئەگەر مەسەلە سەبیحەخانە وەڵڵاهی وەکو خوشکم وایە بابە من ژن و ماڵ و ناڵی خۆمێ و بە هەموو دنیای ناگۆڕمەوە تۆ بەغەڵەت شتەکان تێگەی شتەکان بۆ ئاوە کلکوی گوێی بۆ زیاکەی وەڵڵاهی ئەمە ڕاست نییە قەدەوە ڕاست نییە وشتانە چۆن حیای پیاوە بن ئاخ چۆن حیای پیاوە بن وەڵڵاهی باشە بەقوڵە هیچ نایە بیبەرەکە تاو بەسە دەست ویا فراق جوانە دەرکی بەسە خوا لەگەڵ خواحافیز بێ سندی جوان وەرنەوە 1500 هەر هیچ نییە بیبەری جوان ویا فراقەکەی ئەمڕۆ ئەمە سەعیبانی باش وەرە بەیانی نەباش و یەخوا بەخێر نەیت و سەلامە نەبی ئیشەڵا خێری ئەڵڵا هیچ بووە ئەوە تۆ عیب ناکەی داناوەشی ئەم داوێن پیسە و تاکەی هەرچی گوزەر باسی جەنابتە ورکە حەمە سەعی ڕەجالی یەکەم کاکەیجان من کەیشتیوام هەیە کە ئەوە توانانە هێنی منە ڕوحەکەم ئەی باشە تۆ عیب ناکەی داناوەشەی چوتە لای ئەو بێوەژرە داماوە خەریکی کەسابەتی خۆیەتی و دایکی 6 بناڵە بیبێتە پەناوە بیبێ قسەی بۆ بکەی سەبیحەخانی سەوزە ئافرم ئەها چۆ نەزانی ئەیدا ئاخدا ئەوە خەتاپی وتی خەتاب چییە کورە خەتاب هەر نەبوو مام ڕەسوڵ پێیتم دەی بە ناموسم خەتاب بۆ ڕەسوڵیشی ژێراوەتەوە ئیتر من عەلاقە بۆ شانون دەسەی کە کا حەمە سەعیجان ڕوحەکەم وەڵڵاهی وانییە کاکە من خاوەنی ماڵ و مناڵی خۆم ژنەکەم بە هەموو نه زۆر کەسی ژەواڵێ و بینیڵە خوشکم و لە جێ خوشکمیت و براش و دوای تووشی زەفەریەکە کاکە و فلیمانەمان زۆر دیۆ بە قوربان حیای منیش مەبە لە مەنتیقەکە چاوە ڕاستەکەم ڕوحەکەم کا حەمە سەعیجان تۆزی گوێم لێ بگرە وەڵڵاهی من پێویستم بە تۆزە پارە هەبوو ڕۆشتم بۆ لای کابرای قەسا وەڵڵاهی لە ڕوون نەهاو پێی بڵێم چووم بەلای کابرای مریشی فروش هەر لە ڕوون نەهاوتم ئەم ژنە داماوە بێوەشنێکە کەس ناناسێتەوە ئەجا کە داماوە بۆی بیتە پەناو بۆ بە عاشکرا داوا ناکەی بڵێ دایکەکەم 50,000 بەرە بە قەرسا دەکا حەمە سەعیجان خۆ دەزایە من ملیۆنێر بووم ئێستا ئیفلاسم کردووە چم لە ئەی چۆنی فلاس ناکەی خەڵکە تۆ جۆ بگرێت چۆنی فلاس ناکەی ئەمە ئەفعالەکانتە بۆی ئیفلاسی کردۆ زۆری وەکو تۆ ئیفلاسی کرد پارەکەی بەبەم پارەی بەفر پیا کرد و دوایی نەما ئەخدا وەڵڵاهی وانییە من ئەتواری من وانییە ئێستا حالێن جارە بە بچم کارتۆنە زەیدەکان بکەمە ناو زەید مەخە ڕەفەکە و بیخەرە قەبری ئاشدا و ئاباتەوە نەوبینم لێرە حەقی خۆتە
باشا هەمووی خەتای ئەو خەتابی دەلاکەی والله. ئێستا ئەچمە سەری ئەو علاقەی بە منە ناموسیە بەم حەیە بم خەتاب و هەزار شەقیتی هەڵێ کەرە دەبڕە جارێکە نەبیرمەوە لەم ناوە گوزەرەکە باسی توێ لە هەموو مەنتیقێکە چی باسی توێ هەمووی خەتای خەتابە ئێستا بە قوربان بڕە دەبڕە دەی دەبڕە ئەمرن نەمێنێ چاو خەتابی ناموبارەک تو عیب ناکەی داناوەشیت بۆ چی بووە ئابڕوو ناموس و حەیای منە بردووەوە من ئەی ئەم بەیانی لەگەڵ سەبیحە خالی سەوزە فرۆشە ڕۆژم بەبەردەممان هاتی تەواو دنیا زانی ئێ بۆ کاکە گوناحم ناکە دوژمنایەتم لەگەڵ تا هەیە ها ئەی بۆ ئەم لێکی کاکە بۆ ئەم لێکی کاکە سەبی حەقانی چی بە قوربان بەخوا من کەستانم نەبینی ئەمڕۆ کۆلە درۆ بۆ یەکێکە خۆڵگەشیم مەکە تۆزێ لەمە پێدەگەڵ سەبیحەخانە ڕازام بەبەردەی ئەمیان نەهاتی کوڕە کاکە وەڵڵا هیچم نەبینیەوە ئیسە تۆم بینی هاتمە دوکان یعنی تۆ من کە لەگەڵ سەبیحەخانە ڕاوەسام و تۆ منە نەدی نە بە قورئان کاکە تەکیدی کوڕە کاکە وەڵڵا کەستانم نەبینیوە ئەی هاوار چۆن بەدەستی خۆم قوڕم بۆ خۆم گرتەوە یعنی تۆ ئەم بەیانی من و سەبیحەخانە نەبینی بە هیچ شێوەیە کاکە کەستانم نەبینیوە من قڕ بەو تەپڕی سەری خۆم ئاخ چۆن بەدەستی خۆم قوڕم بۆ خۆم گرتەوە خەتابیان مەمنوع نەبم بم بە بۆ بەردەمی سەرا بۆ کاکە خێر نیازم هەیە خۆم عیدام بکەم ێ بۆ بۆی خەڵک بڵێ ئەها ئەو پیاوە بەدەستی خۆی ماڵی خۆی وێران کرد قوڕی بۆ خۆی گرتەوانێ